شەمەندەفەرەکە بەڕێوەیە و بەفر و سروشتی دڕفێنی شاخی کاربات لە ئۆکرانیا بە پێچەوانەی خەسڵەتی باری ئەم پەتایە ڤایرۆسی کۆرۆنا لێرە ئاپۆڕای وەرزشکاران و ئارزومەندانی هەڵنزان بەسەر بەفردا ئەو ناوچەیەی قەرەباڵغ کردووە. Враховуючи ситуацію з пандемією, بەڕوانین لە بارودۆخی ئەم پەتایە لەگەڵ داخستنی شوێنەکانی کات بەسەربردن مرۆڤ زۆر بە ئاسانی تووشی دەبێت لە بازاڕ و شوێنی تر بە پێچەوانەی ئێرەوە چۆڵەوانیەکی بەرفراوان و گۆشەگیریەکی تەواومان هەیە. بەکەوتنەوەی ئەو بەفرە زۆرە و تەمومش وا دەرەکەوێت کەشی ڕۆشتن بەنێو شاخەکەدا چێش بەخش بێت، هەرچەندە ڕێگاکە وای لێ دێت بۆ ماوەیەکیش چاو نابینێت. Здесь, в Карпатах, я не ожидал, достаточно глухом. پێشبینی ئەوەم نەدەکرد خەڵکێکی زۆر هەبن لەم ناوچەی کارەباتە. سەردەمانێک ئێرە شوێنێکی مردوو بوو. دوێنێ لە کاتی سەرکەوتنمان بە چیاکەدا خەڵکێکی زۆری ئاساییمان بینی خلیسکێنە یان پیادەی ڕەویان دەکرد. لەم شاخە تەنها وەرزشوانان نابینی کە دەیانەوێ ئەم شاخش تاقیکەنەوە و خۆیان لە لووتکەکەیدا ببیننەوە. خەڵکی ئاسایش دەبینێن سەرقاڵن بە خلیسکێنە و ڕێکردن بەسەر بەفردا. Они вот здесь. چیاکان ئەوان بۆ من لێرن هەموو چالاکیەکانی دەرەوە و گەشتکردن کەسایەتیم بەهێزتر دەکات ئەگەری بیرکردنەوە و فێربوونی زیاترم لەبارەی ژیانەوە پێدەدەن. کۆتایی ئەو هەموو ماندووبوونە گەیشتنە بەلووتکە ئێستا لە شاخی کاربات لە ئۆکرانیان سبەینێ نۆرە شوێنێکی ترە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.